چوارەم ڕۆژی جەژنی قوربانە لە سەربڕخانەی هەولێر زیاتر لە 1 تۆن گۆشت بەهۆی نەشیاوی بۆ خواردن لە پشکنینەکانی پزیشکی دەرنەچووە. بەڕێوەبەری سەربڕخانەی هەولێر دەڵێت ئامارەکانی ئەم جەژنە لە ئاستخواستی ئێمە نەبووە. بەگوێرەی ئەو ئامارانەی لە بەردەستمانە ئەو مەوادانێکە لە پشکنینی پزیشکی دەرنەچوە بەڕاستی تەنها ڕۆژی یەکەم 381 کیلۆی ڕەفسکراومانە بوو لەلایەن پزیشکانی ڤێتێرنەری و لە گۆشت و جەرگ و سەپڵ، ڕۆژی دووەم 542 کیلۆ، ڕۆژی سێیەم 490 کیلۆ، واتە نزیکەی تەنێک و 300 کیلۆ تەنها گۆشت و جەرگ و سەپڵی ناتەندروست و ناشیاوە بۆ خواردن ڕەت کراوەتەوە. بۆ قوربانیکردن جگە لە ڕێکخراو و دامەزراوەکان هاوڵاتیانیش ئاژەڵ دەهێنن بۆ سەربڕخانەی هەولێر. بەهۆی بەرزی نرخەکەیشی ئاستی قوربانیکردن ئەم ساڵ کەمتر بووە. ساڵ گرانتر بوو لە پار، زۆر گرانتر بوو. ساڵانیش دەین لێروکانە دەیکەین، تەوان ێکوانەجێکی خاوێن و باوێنە بە بەرنامەیە دەڕوا دکتۆری لێیە مەسەلەن گۆشتەکە هیچی لێ نایە. ئەو ئیدارە ئێرەش بەڕاستی جێی تەقدیرن، سوپاسیان دەکەین، هاوکارمانن زۆر. بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەر بوون لایەنە پەیوەنددارەکان داوایان کرد تەنها لە سەربڕخانەکان قوربانی بکرێتن و ئاژەڵ سەر ببڕێت، بەڵام وەک پێویست نەتواندرا چاودێری بکرێتن و بە دوواداچوون بۆ ئەم بڕیارە بکرێت. قارەمەند جەوهەر، کورسات نیوز، هەولێر.